لە ساڵ ڕۆژی ئازادکردنی کۆبانێ گەیاندنی چەندین هەلیکۆپتەر و چەکی پێشکەوتووی ئەمریکی بۆ ڕۆژئاوا ئاشکرا دەبێت. دەیان هەزار کەس لە کوردستان خانەنشین دەکرێن و هۆشداری لە دروستبوونی قەیران دەدرێت. شاندێکی دارایی هەرێم دەستنەوە بەغدا و داوای تەواوی موچەی ئەمساڵی فەرمانبەران دەکەن. بەپێی راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤ، شەوی ڕابردوو فڕۆکەیەکی گەورەی بارهەڵگری سەربازی ئەمریکا گەیشتۆتە ڕۆژئاوا و لا فڕۆکەخانەی حەسەکە نیشتۆتەوە. ڕوانگەی سووری ڕاشی گەیاندووە فڕۆکەکە هەلیکۆپتەری سەربازی و چەندین ئامێر و پێویستی دیکەی سەربازی و چەکی پێشکەوتووی گواستۆتەوە ڕۆژئاوا. زیادکردنی پێویستی سەربازی ئەمریکا بۆ ڕۆژئاوا لە کاتێکدایە ئەمڕۆ ساڵیادی ئازادکردنی کۆبانەیە لەلایەن شەروانان. ڕۆژ دوای ڕۆژیش هەوڵەکانی تورکیا بۆ کۆنتڕۆڵکردنی شارەکە زیاتر دەبێت، بەڵام شەروانان لە پردی قەرەقۆزاخ و بەنداوی تشرین کە ئێستا ناوی گۆڕدراوە بۆ بەنداوی شەهیدان بەردەوامن لە ڕێگریکردن لە بەرەو پێشچوونەکانیان. سادق عوسمان وتەبێژی یەکێتی خاننشینی کوردستان ڕایگەیاند لە هەرێمی کوردستان زیاتر لە 30,000 فەرمانبەر خاننشین دەبن و بەپێی یاسای خاننشینی عێراق پێویستە ئەو کەسانە موچەی ساڵێک بە تەواوەتی دەرماڵەکانیانەوە وەربگرن. تەنها لە کەرتی پەروەردە نزیکەی 6,000 کەس خاننشین دەبن کە ئەمەش مەترسی لەسەر کەرتی پەروەردە دروست کردووە. لەم بارەیەوە ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە ڕایگەیاندووە کار دەکەن بۆ ئەوەی خاننشینبوونی مامۆستایان دوا بخرێت بۆ دوای تەواوبوونی ئەو وەرزەی خوێندن بۆ ئەوەی کێشە دروست نەبێت لە ناوەندەکانی خوێندن. وا بڕیارە سبەی دووشەمە شاندێک لە هەرێمی کوردستانەوە بڕۆنە بەغدا و بەشدار بن لە کۆبوونەوەی وەزیرە کوردەکان لەگەڵ وەزیری دارایی عێراق و بەرپرسانی ئەو وەزارەتە. ئاوکات شاندەکەی هەرێم داوای 13 تریلیۆن دینار دەکەن بۆ تەواوی موچەی ئەم ساڵی فەرمانبەران و خاننشینان. باگوێرەی زانیاریەکان ماوەی چەند ڕۆژێکە لیژنەیەکی تەکنیکی لە وەزارەتی دارایی عێراقەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و ئەم ڕۆژ درێژە بەکارەکانیان دەدەن کە بریتیە لە شێوازی ئامادەکردنی لیستی موچە و خستنەڕووی ژمارە و داتای فەرمانبەران و خاننشینانی هەرێم بۆ ئەم ساڵ.